ئێمە بە دوای تێپەڕبوونی ئەو 2 ساڵی ڕابردووە بەهەرحاڵ کۆمەڵێ بابەتی زۆر گرنگ لە شەقام مایەوە هی ئەوە بووە تا ئێستا چەندی جا بەرزکراوە کە تاوتوێ بکرێتەوە لاوازیەکانی خۆمان، لاوازیەکانی شەقام، شێوازی هاتنە مەیدان، شێوازی ڕێگە و ڕەوشتێکە بە خەباتی خۆمانی درێژە پێ دەدەین، پێویستی بە ئەپدەیتکردنەوە هەیە بۆ ئەوەی کە بتوانین شەقامێکی یەکدەست، یەک هەڵوێست و مستەجیم و بەهێز دروستکەین. شەقامێکە نەتوانێت بەهەرحاڵ بە گرتنی چوار هەڵسۆڕاوە و شەقامێکە نەتوانێت بە هەڕەشەیەک و شەقامێکە نەتوانێت بە هەرحاڵ بە سیاست و تاکتیکەکانی دەسەڵات پەرتەوازە بکرێتەوە. کێمە ئەم بابەتانەمان بەڕاستی لەم 2 حاڵەتی پێشوار بینیەوە، هەڵبەتە هەرچەنە بەشێکی ئەم بابەتەش پەیوەندی بە جۆری ئیشکردنی ئەو ڕێکخراو و هەڵسوڕاوانەوە هەیە کە لەم دەورا بەهەرحاڵ هاتوونەتە پێشەوە. بەداخەوە بەهەرحاڵ کارەکانیان زۆرێکی هەڵکێش کردووە لەگەڵ ئەحزابی سیاسی ئۆپۆزیسیۆنە کە ئەمەش بۆ خۆی بەهانەیەک بۆ بەدەستی دەسەڵاتەوە کە بە زۆرەکان ئەو نووشی حملە و هێرش پێکردن و دەستگیری و با بڵێن چاوترسانەی شەقامی زیاتر کردوێتەوە. نمونەی ئەخیری چەند ڕۆژنەوە پێشبوو کە حتممە خۆتان ئاگادارن لە سلێمانی بە قۆناغێکی زۆر جیاوازە تێپەڕێ، ینی من ئەو ڕۆژانە لێرە بووم و حەبەی شوباتی لێرە بووم کە هەردووشیان یەکشی هاوبەشیان هەبوو، ئەویش میلیتاریزەکردنی شەقام بوو لە ڕاستیە.